بەناوی خی گەورە و مهرەبان دیارە منەوڕۆکە میوانم لە ڕێکخراوی ڕۆشنایی دیارە ڕێکخراوی ڕۆشنایی بە ماوەیەکی کەم توانیتی خزمەتێکی زۆر بکە. بەڕاستی ئەمن یەک لەو کەسانەمە کەوا باوکی چەند نابینایە کە مەروە دەتوانم برم نامینە لە ماڵکی خۆمەیە، بۆیە من ڕێبینی کوڕم زۆر پێ خۆشحاڵم کەەوە ئەندامە لەو ڕێکخراوەی بەڕاستی لە بۆ من سەربەرزیە کە کوڕی مندەتانی خزمەتی جیلک بکاتن کە ئەو ڕۆکە بەڕاستی زۆر پێویستە لەبەروەی هەم عراق بە تایبەتی و کوردستان بە بوارێکدا دەڕوا بەڕاستی زۆر خەڵکی هەژار و فەقیر هەیە وەروە خەڵکی نابینا و کەم دەرامەت هەیە. لۆیە من زۆر زۆر سوپاسی هەموو ئەندامە بەڕێزەکانی ڕێکخراوی ڕۆشنایی دەکەم کەوا هەم لە بواری نابینایی کەوا بە ماوەکی کەم توانیان چەندەها خەڵکی دەورەمەند و وەروە پارەدار بینەنە ئەو بابەتەی بتانن لە ڕێی وانەوە خەڵکانێکی زۆر چاک بتانێتن ئیسیفادە لەو ڕێکخراوی بکە. دیارە ئەو ڕێکخراوە بەڕاستی من دەرێم وەک دەستگایەکی زۆر گەورە وەگەڵ دەستگانێکەوە بەڕاستی خەڵکی ئیسیفادیانەیە کار دەکەن. ئەمن ئاگادارم لە نێزیکەوە بەڕاستی ئەو کەسانە کاک بڕیار و ئەو کاکێ من و ڕێبینی کوڕم دەچن لە دەرکەی خەڵکی دەدەن لە خەڵکی دەرکەی دەورەمەندەکان دەدەن تاوەکو مادە یاوەکو یارمەتی خڕکەنەوە ببن یەک لەوانە فەقیرەکان تەوجێکان. بەڕاستی ئەوە ئەو کارە پیرۆزە بەدەستەم و کەسەکی ناکەویتن. ئەمن زۆر دەستخۆشی لە کاکە بڕیاری بەڕێز و کاکێ من و ئەو دەستەی ئەو ڕێکخراوە بەڕێزە دەکەم. هیوادارم تەمەند درێژ بن وەروە بانگەوازیش دەکەم لۆ خواپێداوەکان لۆ دەوڵەمەندەکان بەڕاستی بوونیوانە و مانەوەی ومانە لەسەر ئەنگۆیە. ئەگەر بێت و ئەنگۆ نەبن و ئەو کەسانێکەوە هەبوون و خواپێداون دەستیان درێژ نەکەن و یارمەتی ئەو ڕێکخراوی نەدەن ئەو ڕێکخراوەش ناتوانیتن دەستی درێژ کاتن لە بۆ ماڵە فەقیرەکان وەروە یارمەتی ماڵە فەقیرەکان بدا. بۆیە دەتوانم برێم کاری سەرەکی ئەو ڕێکخراوە دروستبوونی ئەو ڕێکخراوە و خێری ئەو ڕێکخراوەی هەموو دەگەرێتەوە لەوە خێرخوازانەی کەوا ئەو ڕۆکە دەیانەوێ بەڕاستی مادە چ بە مادە چ بە معنەوی یارمەتی ئەو ڕێکخراوی بدەن. ئەمن وەک لەلایەن خۆمەوە بەڕاستی وەشی دەیان بینم زۆر خۆشم وەشی دەیان بینم وا دەزانم داخوا کوڕی من خزمەتکارە پێسەربرندم و هیوادارم هەموو ئەندامەکان بۆ ڕوعەتی ئیشکان دائیمەن بیان ماندی نەبن لە دوو بن بگەڕێن تاوەکو فەقیری و ئەو کەسانێکەوە نابینانە چە منداڵان چ مارەهێتی مەچە ئەو کەسانێکەوەە یارمەتیان دەگەینێ بگاتە دەستیان و وەروە دووبارە سوپاسیان دەکەم کەەوە ئەو فرسەتەیان بە مندا هاتم لێرکوانە قسەی بکەم لەو منبەرەی وەروە سوپاسیشان دەکەم. دیارە ئەو ڕۆکە غڕبوونەوەکەیە لە بینیان ئەمیژێکێکم لەوانێکە ئەو ڕۆکە لێرکوانە میوانم و دەستخۆشیان لێ دەکەم و سوپاسی وێنەگری بەڕێزیش دەکەم. سوپاس لە هەموو لایەکتان.